چی جوان ئەمە چی ئاژەڵێکە؟ ئافەرە. ئەمە چی ئاژەڵێکە؟ ئافەرە. پشیلە لەکوێ هەیە؟ پشیلە باشە ئافەرە. پشیلە کوا لە وێنەیە پشیلەکە؟ ئافەرە. پشیلە ئەتوانین لە ماڵ و بەخێوی بکەین، لە دەریشەوە هەیە، لەسەر دیواریش هەیە. باشە؟ زۆر باشە. ئافەرن یارە. چەپڵەیەک بۆ یارە. ئافەرن زۆر باشە. ڕاهێنانی ناسینی ئاژەڵەکان بە گروپی منیان ڕەفیق ڕاهێنان لە سنتەری ڕاهێنانی پەروەردەیی بووم داڵانی خاوەن پێداویستی تایبەت. ئەم ڕاهێنانەی ئەنجامماندا ئەتوانین بە گروپی هەم بە تاکیش بیکەین. ئێمە لەگەڵ دوو مناڵە ئەنجامماندا ئەتوانین بۆ نمونە ئەم ناسینی ئاژەڵەکانی هەیە لەسەر چەند وەرەقەیەک پرینتی بکەین بۆ مناڵەکان، هەم بە بچووکی و هەم بە گەورەی. ئێمە بە بڕاویش هێناوانە یەکەم جار بە ئاژەڵەکە بە مناڵەکانە ناسێنین، دواتر لیانە پرسیم زایە ئەیزانن یان نەیزانن. دواتر لەسەر وەرەقە گەورەکە لیانە پرسینەوە لەناو چەند ئاژەڵێکی زۆرە زاین بۆمانە دۆزێتەوە. دواتر وەرەقە بڕاوەکانە خینە بەردەمیان بە تێکەڵاوی بۆی ئاژەڵەکانەوە بۆ دروستکاتەوە. ئامانجمان لەم ڕاهێنانە ناسینی ئاژەڵەکانە بە چەند شێوازێکی جیاواز.